میوانتان چۆن لەگەڵ زەیرە؟ سەرکەوتوو بێت. ئێستاکەن؟ نەخێر، سەرکەوتوو بێت. ناسڵاوە لێ بێ کاری نوێ چی و بەدەستێ بەنیازی چیت؟ سڵاوتان لێ بێ بەخێر بێن. دوو کاری هوەریم لەبەردەستایە لەگەڵ کاکە ئاریۆس و لە بادینانیش گۆرانێکی بادینیم حازر کردووە. خەریکم کاری با بڵێن شارەکەی تەواو بووە، خەریکی ڕیکۆرد و تەواوکردنی ستۆدیۆین، دواتر دەستەکەین بە کلیپکردنی ئیشاڵڵا. لەوانەیە ئەوەی لەگەڵ کاکە ئاریۆس پێش سەری ساڵ بڵاو بکرێتەوە. کاری بادینی قورس نییە؟ وەڵاهی بۆ من نەوەڵا، بە هەر لەهجەیەک، بە هەر زمانێک، بە هەر با بڵێن لە بادینی لە کرمانجی، لە سۆرانی، بە هەر لەهجەیەک لە کوردستانی تر کەلهوری بێت، گەرمیانی بێت، ئەتوانم بێڵێم بۆ نا. زۆر گرنگی بە گۆڕینی شێوەزارەکان ئەیت لە گۆرانیەکانتە، ئەمە چییە؟ ئەمە خزمەتکردنە بە هەموو پارچەکانی کوردستان. حەز ناکەم لە یەک پارچەیە لە یەک شوێنە بمێنمەوە، حەزەکەم لە هەموو پارچەکانی کوردستان گوێم لێ بگیرێ، دەنگم بگاتە هەمووی. بۆیە تا چەندێک گرنگجی بەوەی کە بەرهەمەکانە کلیپ بکەی؟ کلیپ قسەکردنی بەرهەمەکان لە گۆرانیەکەیە، بەڵام کە کلیپی بۆکەی تۆ بە چاوی خەڵک پیشانی ئەی کە تۆ شعور هەستت ناخت چی ئەڵێ، کاتە بۆ من نازانم. من بۆ هەر گۆرانیەکم کە کلیپێکەکەم مەبەستێکی خۆی نامە ناردنێک ڕیسالەیەکە لە کلیپەکەیە کە ئەیگەێنم. بەڕای من دەنگ بە تەنیا هەنێک جار بۆ گۆرانیەک کەمە کە بیگەێنێت، با بڵێن نامەکە بگەێنێت، ڕیسالەکە بگەێنێت بۆ کەسانێک کە ئانەوە بوو بینن. بۆیە زۆربەی جار کلیپ بۆ بەرهەمەکان مەکەم. کارکردن لەگەڵ ئاریۆسا چۆنە؟ تا چەندێک تازەگەریتیایە؟ چی نوێی بۆ کردووی؟ کاک ئاریۆس لە 2 ساڵی ڕابردووە 2-3 بەرهەممان کرد بەیەکەوە، کاری جوانەکات خۆتان ئەزانن. کوڕێکە تا بڵێ تازەگەری کردووە لە زۆربەی کارەکانی، لەگەڵ منی شابەڵێ هەنێک جار زۆر ئەزێتمایە لە ستۆدیۆ، بەڵام لە هەڵبژاردننی بابەتەکانی شاتۆزێک ئەبێ بە مناقەشەمە جاروبار، بەڵام لە کۆتاییە ئەگەین بەو قەناعەتەی کە شتێکی باش پێشکەش بکەین. ئەویش خەمی ئەوەیەتی کە جوانترین و تازەترین پێشکەش بکات. باشە بۆ ئیشەکانی ئەوەنە قورسە کە بەو شێوەیە ئەزێتێ بە؟ لەوانەیە جیاواز بێ لە مەدرسەی تر، لە مامۆستایانی تر، لە کەسانی تر، بۆ من تازە بێت. جیاوازە لە ئیشەکانی هەڵکە و زایر؟ زۆر. میوانتان چۆن لەگەڵ زەیرە؟ سەرکەوتوو بێت. ئێستاکەن؟ نەخێر، سەرکەوتوو بێت.